ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەما عەلی موجاهدتر لەگەڵەوەی ئازیزام لە ڕێگەی کەناڵی هیوا بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک. بەرنمەی ئەمڕۆمان لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە گفتوگۆیەکە سەبارەت بە ناڕەزایی و ئاڵوگۆڕەکانی ئێران و تاوانکاری جمهوری ئیسلامی. ئەم کاتەدا باش ڕەحمان سپاس کە ئامادە بووی بۆ ئەم بەرنمەیە سەرەڕای سەرقاڵی. زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان ئەمڕۆ بۆ بەرنمەکەی کە تەرتیبت داوە، هەروەها سڵاوم هەیە بۆ بینەران و بێسەرمان فەرموون. زۆر باشە. ئازدانم بەرنمەی هەم لە ڕێگەی یوتیوبەوە بڵاوە بێتەوە، هەم هەروەها لە ڕێگەی هیویشەوە لە ئەمان شێوە لە ڕێگەی فەیسبووکیشەوە. داوا لە ئازیزانەکەم کە لینکی بەرنمەکە لە یوتیوبەوە لە سوسیال میدیای خۆیان بڵاو بکەنەوە. ئەم بەرنمەیە ئەوە بابەتەکەیەتی بەشی زۆری کاتەکە من پرسیارەکەم و ڕەحمان وەڵامەیەتەوە. ئێوەش ئەگەر کۆمنتێک یاخود سەرنجێکتان هەیە ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە بۆ ئێمە بنێرن کە هەوڵ بدەین لە فرسەتی پێویستە فرسەتیش پێویستدا بنین یاخود فرسەتی کافی دابنین بۆی کە وەڵام بەو پرسیار نەبینەوە. بەڵێ ڕەحمان، من پێم وایە پێویست ناکە ئەو ڕەحمان بچینە ناو وردەکاریەکانی هۆکارەکان و کەوا زمینەی ئەم ناڕەزایی ئەوانە چییە و چی ڕوویداوە لە چوە سەری هەڵدا. پێم وایە بەشێکی زۆری بینەرانمان ئاگاداری ئەم بابەتانە هەن سەبارەت بە ئێران، بەڵام من پێم خۆشە بزانم بە لە ڕوانگەی تۆ ئەوەی کە ئەم جارە ئەوەی کە ئەم شەپۆلە لە ناڕەزایی و ئەم شەپۆلە لە چۆن بڵێ خرۆشی جەماوەری لە ئێرانە جیاکاتەوە لە شەپۆلەکانی تر لە چیە ئەتوانێت خلاصە بێت و ئەتوانێت دەکەوێت؟ تەبعاً ئەم شەپۆلی ئاخێزی جەماوەری ئەم جار چاوەڕوانکراو بوو بۆ خۆشایەدی ئێمە 2 مانگەوە پێش لە گردبوونەوەیەکە کە بوومان پێشبێنی ئەومانە کرد کە جارێکی دیکە ڕەوتی ئاڵوگۆڕەکان لە ئێران بەرەو جێگایەکە چێ کە خرۆشێکی جەماوەری دیکە حتا پانوبەرین بێتە مەیدان بۆ ئۆیەکانی چییە؟ چونکی ڕاستی هەموو ئەو مشکلاتە، هەموو ئەو گیر و گرفتانە لەباری ئابووری و مەعیشەتەوە گرتوێتی، لەباری سیاسی و سەرکوتەوەکە گرتوێتی نەتیجەی کاری جمهوری ئیسلامیە، لەباری کۆمەڵایەتی و ئەو تەنگ و چەڵەمە و فشارانەی کە لەسەر کۆمەڵانی بەرینی خەڵکەیە، ناتەوانیەکانی جمهوری ئیسلامی لە چارەسەرکردنی ئەو مشکلاتەی کە خەڵکیانە یان نایانەوێ حەلی بکەن. هەموو ئەوانە تەنگی بە کۆمەڵانی خەڵک هەڵچنی بوو، بە تایبەت باری گرانی، باری سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیان نەکرد لە کرێکاران، نەکرد لە جەماوەری کەم دەرامەت، بەڵکە بەشێکەوەی پێڵەن بەشەکانی مامناوەندی کۆمەلگاش و تاوە نەتیجەکەی دیمان بەشێک لە بازاڕیشی گرتبووە. بەرحەڵ ئاوەتەنگ و بە خەڵکەڵ چنی بوو لەوەها وەزەکە و کۆماری ئیسلامیەکیش کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە سەتحی ناوچە و مانتەقەکەشە بە دەلایلی شەڕی ئیسرائیل لە منتەقە لە غەزە و لە لوبنان و ئەو زەربانەی کە لە ئیسلامیش خوار بوو، هەمووانە ئەو دەلایلانە بوون کە ئەم جارە کۆمەڵانی بەرینی خەڵک دووبارە بێنە مەیدان بۆ دفاع لە ژیانیان، بۆ باشکردنی وەزی ژیانیان و ڕاستەکەی بۆ کۆتایی هێنانی بەدەسەڵاتی جمهوری ئیسلامی، یعنی بە تەجروبە بۆ بەشی هەرە زۆری و ئەکسەرەتی قاتعی کۆمەڵانی خەڵکی ئێران ئەوە سابت بووە ڕاستەکەی ئەگەر بیانەوێ ژیانیان بەلحازی مەعیشەت و ئابووری وەگرتوێتی، بەلحازی سیاسی و چاکتر بێ، بەلحازی کۆمەڵایەتی و چاکتر بێ، بەلحازی فەرهەنگی و زیاتر بێ، ئەگەر فشاری هەم بژیوی ژیان و هەم عاقبەت ئازادی سیاسیان لەسەر نەبێ، ئەگە سەرکوتگەری ئیدامە پەیدانەکە ئەبێ جمهوری ئیسلامی عمری بە کۆتایی بگە. هەموو ئەمانە دەنەچە بۆ یەکانێ ئەم جار ئەڵێ فەرقەکە چیە لە جاری پێشوو، مەسەن لەگەڵ ئاخرین خرۆشی جەماوەری 1401 ینی 3 ساڵ لەوە پێش ئەوەی دوای قەتڵی
ژینا ئەمینی بەوجود هات بەرحاڵ ئەمجا ئەساسەن لەسەری هەم داوخوازی دژایەتی لەگەڵ گرانی لەگەڵ بئیمکاناتی لەگەڵ نەبوونی پێداویستیەکانی ژیان چونکی ئەگە تەمەشا بکەی ئاخێزی 1401 لە دژی قەتڵی ژینا ئەمینی و لە دژی شی ئیسلامی و حجابی ئیسلامی و ئەو قوانینانە و تەبعەن هەرە وەختەش بۆیە بەشێ لە کۆمەڵانی خەڵک پێی پەیوەست بوون لە دەست بێدەرەتانی ژیانیش عاقبەت پەیوەست بوون ئەمە بارێکی بوو ئەمجار جەماوەری تر بوو ئەمجار زۆر زۆر جەماوەری تر بوو بەتایبەت لە ئاستی سەراسەری ئێرانە مەسەڵەن جاری پێشوو لە خێزشی ژینادا شارەکانی کوردستان مەیدانی گەرمی ئەو خەباتە بوو ئەم ساڵە ئەمجار بە پێچەوانە بوو ئەمجار لە ئەسڵە خودی تاران و لە بازاری تاران و دەستی پێکرد بەڵام معلوم بوو هەر ڕۆژی ئەوەڵە جێمە وتمان ئەم خەباتە بە بازار مەحدود نابێتەوە کۆمەڵانی زۆری خەڵک بە دوای دادێ بە پەلەت کێشایە هەموو شارە گەورەکان هەتا دانیشگا زۆر جێگا شارەکانی کوردستان اتفاقاً ئەمجارە تەحرکی کەمتر تیاوەگەر پێویست بوو لە ئیدامەیە دەلیلەکانی باسەکەین ئەمە بۆیەکانێ ئەم جارە جارێکی دیکە لەگەڵ بزوتنەوەیەکی زۆر گەورەی سەرنگونی خواست بە پانتایی ئێران ڕوبەڕوو بووین زۆر جەماوەری تر و حتا میلیتانتر و تەبعەن لە ناویشدا زۆر پیچیدەتر بەو معنایە گرایشی جۆرا جۆر لایەنی جۆرا و جۆریشی تێدا بوو زۆر چاکە بەڵام دیارە ئەم شتێک ئەم جارش کە ئەتوانێت جیاکەرەوەی ئەم ناڕەزاییانە بێ بە بڕوای من دوو فاکتەری ترە کە بڵێن هاوتا لێگەڵ یەک کارۆن یاخود زۆر یەکتر تەواوەکەن ئێشیشیان ئەو بڵین هەوڵەیە کە ڕاستی کۆمەلگا بەتایبەتی جوڵانەوەی فاشیستی سەڵتەنەت تەڵەبەکان ئەیانەوێ خۆیانی تیا دەرخەن ئەوی تریشیان ئەو کوشتارە زۆر بڵێن سەرسوڕهێنەرەیە کە بەڕاستی من بەیانەکانی حیزبی حکمەتیم بینی وەسفێکا بە گەورەترین کوشتاری دەوڵەتی لە سەدەی 20ەکە کە لە ماوەیەشی کورتە ئەنجام درابێ ینی مشینە کوشتاری دەوڵەتی کرابێت لە سەدەی 20ەکە خەڵکی زیاتر تیا کوژراوێت حتمەن ئیسرائیل زۆرتری خەڵک کوشتووە بەڵام لەم مودەتە کەمەیە لەم ماوە کەمەیە بەڕاستی جمهوری ئیسلامی هەستەکەی پێشی هەرچی تاوانکارانی دنیاە داوێتەوە ینی بەو ڕندەیی کە پەلاماری ئەم ناڕزاییانی داوە ڕاستیە وەکڵی ڕیکۆردی شکانووە لە تاوانکاریە لە ئاست ئەو هەموو تاوانکارانی کامڕۆ لە دنیا هەن کە ئەم دووشتە بە بڕوای من بە جۆرە لە جۆرەکان یەکتر تەواوەکەن کە دیارە بە هیچ جۆرێک ناکاتەوە معنای کە ئێمە تا شانی بڵین جمهوری ئیسلامی لەژێر هیچ تاوانێکا سووتر بکەین یاخود بە جۆرێک بەهانەیەکی بۆ بدۆزینەوە بۆی کەم تاواننی کردو بەڵام لە هەمان کاتە دەرکەوتنی ئەم ڕەوتە ڕاستڕەوە فاشیستەش لە ناو ئەم جوڵانەوانەیە بۆ خۆی یەکێکە لە ئەو دیاردانەی کە ئینسان دەتوانێت ئاماژەی پێ بکات لەگەڵی بین لەگەڵی نەبین واقعەتێکە کە ئەیبینین گەرچی موچینە زۆر زلکرابێ میدیا زۆر گەورەیە کات و فلیمەکانی زۆر زیاتر نیشانە درێ بەڵام ناتوانین لەوە خۆمان ببیێرین کە هەمان ئەم میدیانە و هەمان ئەم دەسەڵاتە و ئەم جوڵانەوە ڕاستڕەوانە لە ڕابردوو شاها بوون بەڵام ئەم دەرکەوتنی ئەم دروشمانە بەم جۆرە نەبوو کە دیارە ئەوەش لە پشتیەوە ترامپ و فاشیزمی ترامپ پۆستاوە ینی ئەم دووشتا من ئەم دوو مەسەلێش بە نوێ ئەبینم لە ناو ئەم جوڵانەوە طبعاً دەرکەوتنی ئەم جارەی سەڵتەنەت تەڵەب و نێوی ڕەزا پەهلەوی ئەوانە لە جاران زیاتر دیاردەیەکی ئەم جارەیە بەڵام من پێشەوەی بچمە سەرەوە کە حتممە چم و جێبایەخە یەکەمەوەیە ئەداڕغمی وجودی ئەوانە ئەبێ بزانین ئەم خۆشە جەماوەرەی ئەم جارەش لە قسەکانی تۆشا بوو منزورمەوە نیە من لێرە شتێک ئبهامێک لەو بابەتۆ دروستکەم ئەویش ئەوەیە کە تەواوەن بەرهەقە ئەویش ئەوەیە بەرحاڵ بەڕاستی لە ئابعادی
جامعی ئێران ئەڵەن 85 میلیۆن بۆ 90 میلیۆنە من تردیدم نییە لەوەی کە نزیک 85 میلیۆنە ئەگەر ببێ نزیک بە 80 میلیۆنی بەدەست ئەم ڕژیمەوە ناڕازی یعنی هەرەوە نییە چینی کرێکار مامۆستایان یا مەسەلەن خانە نشینان کە هەمیشە دایم خباتی جەماوەریان بووە پەرستارەکان ڕانندەگان حتا جوتیاران و کەشاوەرزانی زۆرە لە ئەم بەشی ئەو بەشی کۆمەلگای ئێران کە بۆ ئەمانە نێوە بەم لە ماوەی 3 ساڵی ڕابردووە هەر یەک لەمانە بە جیاواز اجتماعاتی خۆیان بووە لە چینی کرێکار و کرێکارانەوە بۆرە ئەتسابەتی خۆیان بووە ساڵی 2-3 ئەتساب لەو وڵاتەیە بەڕێوە هەچێ یا لە کۆبوونەوەکانی فەرهەنگیان و مامۆستایان و معلمان 10 ساڵی ڕابردووی کۆمەلگای ئێران ئەگەر تەمەشا بکەی ئەساسەن مەیدانی خەباتی کرێکاری و جەماوەری بووە دژ بە جمهوری ئیسلامی 5 ساڵەوە پێش نێوێک لە سەڵتەنەت تەڵەب بۆ وەختە نەبوو نێوێک لە پەهلەوی نەبوو ئەسەن 20 ساڵەوە پێش ئەسەن بەحث ئەوە مەطرح نەبوو سەڵتەنەت تەڵەبی حتا وەک ئاکتۆرێکی سیاسی دێنە مەیدان ئەم بۆ خۆی وەکو وارسی ئەو خانەدانە نێونیشانێکی بوو لە ئەمریکا دانیشت بوو مساحبیان 10 ساڵەوە پێش لەگەڵ خۆی مساحبیان کردو ئەم بینانە بڵاوان کردو توێتی با بە من 40 ساڵە لە ئەمریکا زندگیەکەم و تازە نامۆم بە کۆمەلگای ئێران و بەرنامەیەکشم نییە بۆ گەڕانەوە مە قسەی سەریحی 12 ساڵەوە پێشی خۆی بووە من مەزورمەیە بڵێم بەرینبوونی ئەم خەباتە و ئاوا هەمەگیربوونی لە ناخی ئەو کۆمەلگایە و لە نەتیجەی ئەو بئیمکاناتی و ئەو زوڵم و ستەمە هەرە زۆرەیە کە سەرمایه‌داری حاکم و جمهوری ئیسلامی تەحمیلی کردووە بەڵام لە عینە حاڵا کۆمەلگای ئێرانی وەکو هەموو کۆمەلگاکانی دیکە چینایەتیە چینی جۆرا و جۆر مەیلی جۆرا و جۆر بزوتنەوەی جۆرا و جۆر هەیە و ئیتفاقن کۆمەلگایەکی بوو معنای زۆر ئێمە پێڵێن پیچیدەترە و هەڵسوکەوتی ڕەوتە جیاوازەکان ڕەوتە بۆرژواییەکان و ڕەوتی چەپ و سۆسیالیستی ئەوانە هەر لێستاوە معلومە زۆر جیاوازن زۆر سەفی جیاوازانە ئەمیش تاکید بکەمەوە لەسەرەوەی ناوەرۆکی ئەم خۆرۆشە جەماوەریە تەواوەن بەرهەق ئازادی خوازانە بووە ئەمە لەو بابەتەوە جمهوری ئیسلامی بۆ ئەم جارە وای کرد چونکی بەڕاستی ئەم جارە ترسی هەرە گەورەتری لێ نیشت کە کۆتایی بدرێ بەدەسەڵاتەکەی چونکی تارانەی پایتەخت تا مەرزی 1 میلیۆن نەفەر خەڵک ڕژانە خیابان کە جارەکانی پێشووانە بوو شارە گەورەکانی وەکو مەشەد و شیراز و ئیسفەهان و بە 1-2 ڕۆژ تاخیر تەورێز کە زۆر نمونەیە بۆ خەباتکاری لە کۆمەلگای ئێرانە هەمووانە پەیوەست بوون یعنی ترسی گەورەی لێنیشت و حتا حملاکرا بۆ سەر دەم و دەستگا نظامیەکانی دەنەتیجە بۆیەکانێ ئەو ترسە گەورەی لێنیشت و ئەمە هەمیشە وتومانە جمهوری ئیسلامی بۆ ڕاگررتنی عمری نەنگینی خۆی دەست بۆ هەموو جنایەتەکە بە بەڵێ ئەوەی لە ماوەی ئەم چەند ڕۆژە کورتە بەتایبەت ڕۆژی 19 و 20 دەیمانگی ئێران یا ڕۆژی 9 ژانویە کردوێتی ئەساسی ئەو کوشتارە گەورە بەتایبەت لە تاران لەو 2 ڕۆژە ڕوویداوە لەو 2 ڕۆژەدا بەرنامەیان ئەوە بوو کولی ارتباطاتی کۆمەلگای ئێرانیان لەگەڵ دڵەوە قەتە کرد ئەوەی پێی دەڵێن ئینتەرنێت بەغێر ئەز ماهوارە ئەوانە کە لە یەکلایەنە لێرەوە ئۆپۆزیسیۆنەگەر قسەی بوو بەگیانوتی قسەیەکی دووتەرەفە بەو معنایە نەبوو هەموو ئەوانە قەتە کرا بۆی ئەو قەتڵگایە وەڕێخە ئەڵام من ئامار بەکار نابم چونکی ئاماری جۆرا و جۆر دێ و ئێستا زۆر جێگای سقەنین و ئێستا زۆرێک لە ئەبعادی فاجعەکەش معلوم نەبووە چونکی ئەو ارتباطاتە بەرقرار نەبووە بەڵام ئەوەیە کۆمەڵکوژێکی گەورە کراوە بەڕاستی بەنەوە ئەگەتوانی نێ بڵی نەسبکوژێکی گەورە کراوە دەنەچە ئەمە جمهوری ئیسلامی مەسەلەن ئەگەر لە دەهەی 60 ئەوجی عمری خۆیان لە زیندانەکان لە ئەبعادی چەند هەزار کەسی ئیعدام کرد لە ماوەی 1-2 مانگا ئەوکارێ کرد لە 2 مانگا ئەوکارێ کرد یا لە زووتر لەوە ئەبعادەکەی ئەوە نەبوو بۆیەکانێ ئەو قسە زۆر ڕاستە کۆمەڵکوژیە کە ئەمجار کردوویەتی قەتڵ عامێک کە ئەم جارەکە کردوویەتی لەگەڵ ڕابردوو قابلی مقایسە نیە و اتفاقا هەرم ڕۆ خودی ئەم ڕەسانە کۆنەپەرستانەی کە لە دەرەوە هی ئۆپۆزیسیۆنیشم بڵاوەکەنەوە
مقایسەیەکەن کەم فەرسکەین لەگەڵ قەتڵ ئامێک کە بەشار ئەسەد کردوێتی لەگەڵ ئەوەی لە میسر کراوە لەگەڵ ئەوەی کە لە بەعضێ لە هەتا لە لیبی کراوە ئەمەی جمهوری ئیسلامی لە ماوەی 200 ڕاجا کردوێتی لە هەموو وانە گەورەتر بوو ئەمە نەتیجەی ترسێ بوو کە ئەساسا لێ نیشت و لەو نێوەدا بەڕاستی جمهوری ئیسلامی بۆ تەوجیهکردنی هێزە لەرزۆکەکەی خۆی لە یەک شت ئیستفادەی کرد ئەویش بانگەوازەکانی خودی ڕەزا پەهلەوی بە پشتیوانی ترامپ بە پشتیوانی فاشیزمی ئیسرائیل ئەمە بەهانەی زۆری دا بەدەستەوە بڵێ جا ئەمانەی هاتوونەتە مەیدان ئەجملە خامنەی جنایەتکار هادووتی ئەمانە اعترازی نین ئەمانە معتەرز نین ئەمانە تەخریبگەرن سەر بە ئیسرائیلن سەر بە کوێن و ئەوانە ئەمە ئەو بەهانەیدا هێزی نظامی سەرکوتگەرەکەی کە یەک دوو ڕۆژی ئەوەڵ حتا تەزەلزل لە نێویانە وجودی بوو زیاتر تەهیج کاتەوە تەعەسوب بە وجود بێنێتەوە دەستیان ئاواڵە بکەن بۆ قەتڵ ئامێکی وا جا دەرنەتیجە بەڵێ تۆ ئیشارەت بە کارکردی ڕەوتی دەستەڕاستی سەڵتەنەت تەڵەبی کرد ئەمان بە بانگەوازەکانی پشتبەستوو بە ترامپ پشتبەستوو بە نەتانیاهو ڕسمەن ئەم ڕەزا پەهلەویە هات ئاوایوت وتی خەڵکینە ئەترازەکانتان ئیدامە بدەن ئێوە پەیامی ڕئیس جمهوری ئەمریکا ترامپتان بیست کە کۆمەک بەڕێوەیە یعنی ئەو وعدەیدا کە ترامپ پشتیوانیان لێکە ئەمانە بەهانەیدا بەدەستەوە غێرەزەوە بانگەوازە نامەسئولانەکەی خۆی کە مەسەن باسیەوەی دەکرد هەڵکوتنە سەر بنکە دەوڵەتی و نظامیەکانی جمهوری ئیسلامی یعنی بنیادەمێکی تێنەگەیشت و لە تەناسڵخوا کە بای تورێک ئەوانە لەسەری ناچێ کە تەناسڵخوای مبارزاتی چۆنە تەناسڵخوای بینی جەماوەر و دەوڵەت چۆنە معلومە هێزی چەپ و سۆسیالیستی و جامعەش وەختە خەڵک ڕژانە خیابان پشتیوانی کردووە داوای ئیدامەی خەباتەکەی کردووە بەڵام هەمیشە وتومانە مەسئولانە بە لە نەزەرکردنی تەناسڵخوا بەرحاڵ وا بجوڵێنەوە دەستی جمهوری ئیسلامی ئاواڵە نەبێ بۆ سەرکوتی پێوێنێتان بەڵام جەریانی سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی بەرحاڵ بە تێنەگەیشتوویشیان و بە سیاستای کۆنە پەرستانەشیان کە ئەوان بۆیان مەسەلە نیە وە وتوێتی یەکێ لە سخەنگویانی تەرەفداری ڕەزا پەهلەوی وتوێتی بەڵێ ئەواملی موساد ئیسرائیل لەنێو تەزاوراتەکە بووە مهم نییە 1 ملیۆن کەسیشە کوژرێ وەختێ ئەوان ئەویان ویست ئەم قەتڵ عامە گەورەیە ڕوو بدە تا زاهرەن ترامپ بێن لەسەر خەت تا ترامپ دەخاڵەتی نظامی بکە دەرنەچە ئەو ڕەوتە بەکاری ئەوە نامەسئولانە بەرحاڵ بەهانەیدا بەدەست جمهوری ئیسلامیەوە قەتڵ عامی زیاتر بکە بەڵام بەوە تەواویەکەم لە هەر حاڵەتەکە مەسئولی ئەوەڵ و ئاخری ئەو قەتڵ عامە جمهوری ئیسلامیە معلومەوە ئەوە سەرای جمهوری ئیسلامی وەکو هەموو پەروەندەی ڕەشیان ئەمەش بە پەروەندەیان زیاد دەبێ و عمرێکی زۆریشیان نەماوە حتمما بە محاکمەگەن حتممە بێ جوابی ئەم تاوانانە بدەنەوە بێگومان ئەوە حقیقەتێک و ڕاستیەکە یانیەوە کە جمهوری ئیسلامی تاوانکارە بەڵام مەسەلا ئەوەیە ئەو باسی کە تۆ کردن لە هاوسەنگی هێز ئاخر تۆ ئەگەر بە ئەندازەیەک هێزت هەیە ئەڵی پەلامار بدە یا ئەو پەیامە زۆر عەجایبە بە پەلاماری شوێنەکان بن بیگرن و لەژێر لە من دەستی جمهوری ئیسلامی دەربێن و ئەوانە ئەوە من بەڕێوە سەفەرەکەم دێمەوە ینی بە جۆرێک ئەوە نیە بینیوێتی یا بیستێتی شایەتە نەشی دیوەلوانێ ئەو کاتار ئاگای لێ نەبوو بێ کە خومینی هاتەوە و گەڕایەوە و دەسەڵاتی وەرگرت و ئەوانە خۆی ئەخسۆتە ئەو جێگایە کە من دێمەوە بۆ شوێ دێتەوە بۆ ئێران بۆ ینی ئەم بابەتە کە ئەم بەم شێوازە و بۆم خیتابە کە خیتابێ ئەوانە ئینسان ڕاستی نازانێ پێی باش بێ یا پێی خراپ بێ پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ کە ئەمە قسەکەری باڵی ڕاستی فاشیستی ئێرانە ئەگەر کەمێک زیرەکتر و سیاست مەدارتر و ئەوانە بێ ممکنە لە درێژماوەیە خەتەرێکی گەورەتر بێ بۆ کۆمەلگای ئێرانەوانە بەڵام وا لە کوردماوەیە سەرباری ئەوەی ڕازڕە و فاشیستە و دەوروبەرەکەی هەمووی تر لە بابەتی جمهوری ئیسلامی لە میتۆد و لە بیرکردنەوە و لە تێگەیشتنیانە لە مافەکان و ئازادیەکان وانە شێت فەرقێکی ئەو دویان نییە
بەڵام گەوجیەکەی بۆ خۆی بەڕاستی مەترسێکی گەورەیە بۆ سەرگیانی خەڵک، ینی تۆ خەڵک بیخێت بە قوربان و بیخێتە سەر تاتەشۆری تاتەشۆر بۆ قوربانیکردن بۆ ئەوەی کە بەڵکم ترامپ بەزەی پیا بێتەوە بەهانەیەکی دەستکەوێ بێ شەڕ بفرۆشێ و شەڕ لەگەڵ ئێرانە بکات و دووبارە بۆمبابارانی ئێران بکات و ئەو کارێ لە شەڕی 12 ڕۆژەیە کردیان دووبارەی بکاتەوە. من لێرە ئەسمە سەر بابەتێکی تر بەڕاستی ینی نەکتەنها لە ئەمجاریان لە ناو سەڵتەنەت تەڵەب و یاخودەوانی لایەنگری کوڕیشان و پیان وایە پاشایەتی بگەڕێتەوە بۆ ئێران و ئەو ڕەوتە فاشستیە لە ناو هەندێک ڕەوتی کۆنەپەرست و دواکەوتوی ترە لەوانە بەشێک لە ناسیۆنالیزمی کورد چەپڵە لێدەن بۆ تەدەخولی ئەمریکا و ترامپ و پێیان وایە کە هاتنی ترامپ و لێدان لە جمهوری ئیسلامی تەنها ڕێگایەکە بۆ دەربازبوونی کۆمەڵگای ئێران لەم دۆخە نالەبار و لەم قەیرانی کەواتی کەوتووە. بەڕاستی ئەمە پێویستمان بەوەیە ڕوونکردنەوەش لەم بابەتەوە بدەین. نەزانم خەڵکی کوردستان بە فیتی بڵێن بە بلوێری کوڕی شا هەڵ ناپەڕن، ڕەزا پەهلەوی بە هیچ نازان و هیچ حسابێکی بۆ ناکەن، بەڵام ئەم جۆرە تەبلیغاتە و ئەم جۆرە تەوەهومە بە ترامپ و بەو فاشیزمەی ترکە لە ئەمریکا باڵا دەستە خەتەرێکی گەورەی بۆ سەر کۆمەلگەی کوردستانی ژانی تۆ خەڵکی زۆر بڵین خاوەن تەجروبە و خاوەن ئەزموو نەبینی تۆوانە، بەڵام لەبەرەوەی ئینتیماکە و لایەنەکەی ئاوا لایەنگری لە کوردایەتی و لە ناسیۆنالیزمی کوردەکە ئەوانە پێی وایە هاتنی ئەمریکا یاخۆتە تا تەنانەت پارچە پارچەبوونی ئێران لە نەتیجەی پەلاماری ئەمریکاوە ئەو شتێک کە لە عێراقا ڕوویداوە ممکنە بە قازانجی خەڵکی کوردستانی ئێران بێ. ئەمە پێدوانی یەشەکە لە مەترسیەکان کە بەتایبەتی خەڵک و جوڵانەوەی شۆڕژێڕان لە کوردستان لەگەڵی بەرەو ڕووە. مەترسی دەخاڵەتی ئەمپریالیستی ئەمریکا، دەخاڵەتی جەنگی و بەتایبەت ئەم جارە ئەساساً دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و نەتانیاهوو هاندەرە و ئەویژە بێتە وەختێ ئەمریکا بێوە و دەخاڵەت بکە بە زۆری لە تەریقی و بە کۆمەکی ئیسرائیلەکە ئەمە خەتەرێکی گەورەیە نەکرد بۆ سەر کۆمەلگای کوردستانیێنان بۆ سەر کولی کۆمەلگا و ئێمە کۆمەلگای ئێران ئێمە لەگەڵ ڕەوتەکانی بەرەی کۆنەپەرستی بۆی ئێران ڕوبەڕووین چەند بەشن کە ئومێدیان بەستووە بە دەخاڵەتی ئەمریکا و هەتا ئیسرائیل. ئەوە هیچ سەڵتەنەت تەڵەب و ڕۆزا پەهلەوی و مەشروتە خوازان ئەو ئومێدیان هەیە کە خودی ئەوانی چەند لایەنێکن، بەڵام ئاقوەت مشتەرەکەن ئەو ئومێدیان هەیە. لە نێو بەرەی کۆماری خواز یا جمهوری خوازیش ئەوانیش بەشێکیان پرۆغەربین پرۆ ئەمریکاین ئەوانیشمان هەیە و دوای دێنە سەر ناسیۆنالیستەکانی ئەم منتەقە یا ئەو منتەقە یا کە زۆرتریش بەشێکیان ئەڵان بە فێدرالیست خۆیان معرفیەکەن کە ڕێکخراوتر بوونیان فێدرالیستەکانی کوردستانی ئێرانن. بەڵێ ئەوانیش دقیقەن وەکو ڕەزا پەهلەویانە هەر ئومێدیان وایە فێدرالیستەکانی کوردستان فێدرالیستایەک لە یا ناسیۆنالیستای ئازەری لە منتەقەی هەتا بلوچستان و ئەوانەش کە لەو بەشانەی تر زەعیفترن بەڕاستی ناسیۆنالیستە منتەقەیەکان یا فێدرالیستەکان ئەوەی بەهێزتر بن لێرە لە کوردستان. ئەمما هەمووانە اتفاقاً خاڵی هاوبەشیانە لە سەڵتەنەت تەڵەبەوە تا مەشروتە تەڵەب تا جمهوری خوازی پرۆغەربی. جمهوری خوازایە کشمان هەیە پرۆغەربینین و خوازیاری ئەوەنین. بۆیە لەگەڵ بەرەیەکی کۆنەپەرستی چەند لایەنە ڕووبەڕین کە خوازیاری دەخاڵەتی ئەمریکا. بۆ وایە چونکی واقعەن ئەوان ئومێدێک یا ئتکایەکیان بەهێزی جەماوەری نییە. بەنظرم هەموو ئەم ڕەوتانە ئازانن لە کۆمەلگای ئێراندا لە دوای شۆڕشی ساڵی 57 یا 79 میلادیەوە بە تەجروبەی ئەو داورانەوە هەچیتە هاتووە کۆمەلگای بەلحازی چینایەتی، بەلحازی بزوتنەوەکان، بەلحازی سیاسی پۆلاریزەبوونێکی زۆر گەورە بەوجود هاتووە. ئەمان هەموویان ئەزانن هەر چەندە خۆیان بەشێک هێزی کۆمەڵایەتی کۆمەلگایان لەسەر بێ ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزمی کورد ئەوانە، بەڵام بەشی هەرە زۆری کۆمەلگا کە ئاکاتینی کرێکاری ئەو کۆمەلگایە کە کاتە خەڵکی
زڵم لێکراوی ئەو کۆمەلگایە مامۆستایان ئینسانایی زەحمەتکێش خانە نشینان هەمووانە کە هەمووی ترەڵان بەنەوەک هاوپەیمانی چینی کرێکاریێنانن لە نێو ئەوانەدا هێزە بورژواییەکان هێزە کۆنەپەرستەکان بەڕاستی پێگەی کۆمەڵایەتیان نییە بەڕاستی ئەمە قسەیەک نییە من هەر بە دڵخوازی خۆم بڵم بەرحەز اجتماعی دەرنەتیجە ئەزانن ئەگەر ڕەوتی ڕوودا بکەن هەروان نۆرمال بۆ معنایە لێگەڕێن خەباتەکە خەباتێکی کشمەکێشێکی بزوتنەوە جیاوازەکان لەگەڵ یەکتری بێ بەرەی ئازادی خواست بەرەی حەقخواست بەرەی سەر بە چینی کرێکار و زەحمەت کێشێ و جامعەیە زۆر بەتواناتر و بەهێسرە بۆیە ترسی ئەویان هەیە بۆ ئەوەی دەسەڵات و ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران جۆرێک بڕواتە پێشێ کە بە ئاقاری ئەوەدا بێ کە لەسەرەوە دەسەڵات بەرجێ بگۆڕن و جارێکی دیکە نظامێکی چەوسێنەری سەرمایەدارانە جایتر سەڵتەنەت تەڵەبیە بێ جمهوری خوازیە بێ لە هەر شکلێکی دیکە بێ فدرالیستی لە ئێرانە بێ بێنە سەرکار ئەوان ئومێدیان بەدەخاڵەتی ئەمریکایە بەدەخاڵەتی ئیسرائیلە ئەوان بێکارێکیان بۆ بکە ئەوان بێنکارێکیان بۆ بکەن بۆیەکانێ ئەمە خاڵی هاوبەشیانە بۆیە دی مەسەلەن لە 1401 لە کۆنفرانسی جۆرج تاون هاوپەیمانیە کە بەوجود هات لە ڕەزا پەهلیوە تیا بوو تا جمهوری خوازی تیا بوو تا عەبدوڵای مۆتەدی فدرالیستی تیا بوو بەڵام زۆر زوو بەرەی سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی سەفی خۆیانی لەوان جیا کردەوە و ئەڵعانەتر بەم شکڵ هات چونکی دیتی بەو جۆرە فایدەی نییە بۆیە ئەمانە ئومێدێکیە بەهێزی جەماوەڕ نییە ئتکایەکیان بەهێزی جەماوەڕ نییە ئەگەر خۆیان هێندە هێزی کۆمەڵایەتیانێ ئەزانن ئەوە لە چێشمەچێشی واقعی سیاسی و چینایەتیە دەرەقەت بەرەی چینی کرێکار و ئازادیخواز و سۆسیالیست و ڕادیکاڵی ئەو جامعەیە نایە ئەمە خەتەرێکە بەڵا هەموو خوازیاری ئەوە هەن ئەم دەخاڵەتە بکرێ و بۆشیان مەسەلە نییە کە لە نەتیجەی دەخاڵەتی مەسەلەن جەنگی ئەمریکا ئیسرائیل ئێرانیش وەک لیبی ئێستای لێدێ ئێرانیش وەکو سووریای ئێستای لێدێ ئێرانیش وەکو حتا عێراقی دوای 20 ساڵ ڕژیم چێنجەکەی جۆرج بوشی کوڕی لێدێ ئەبینین هێشتا ئەو وڵاتە سەقامگیر نەبووە بۆتە مەیدانی ڕمبازێنی دار و دەستەی مسلحی حەشتی شعبی و نیروی مسلحی شیعەکان و ناسیۆنالیزمی کورد و سونیەکان و تۆ لە من باشتر ئەزانی ئەوزای عێراق ئەمە مەسەلەیان نییە مهمەوەیە جمهوری ئیسلامیەک بڕوە هەر کەس لە گۆشەیەک فدرالیزمی کورد لە منتەقەکەی خۆی ئەوانی کرد لە منتەقەی خۆی جنابی ڕەزا پەهلەویش حەد یەکسەرەکەوەیە لە مەرکەز و ئەولاولا گویا بەنان و نەوایە بگەن بەدەسەڵاتێ بگەن ئەمە سناریۆیەکە کە هێزە کۆنەپەرستەکان هێزە بۆرژواییەکان ببورن لە سەڵتەنەت و ڕەزا پەهلەوی تا فدرالیستی کورد و ناسیۆنالیزمی ئازەری و مەسەبیەکانی بلوچستان بەدوایەوەن کۆمەلگای ئێران دەبێ وشیار بێ دەبێ چاوی کراوە تەماشای ئەوزاع بکە هاوڕێ ڕەحمان ئەمە هینە نەخشەیە دیارە ینی نەتیجەکە و ئەنجامەکەی بەرەوە بێ هەر یەکە لە چاوێنایە بەڵام بە بڕوای من شتەکە لەوێیان ناوەستێ یعنی من ئێستا ئیتیفاقێک نابینم لە بینی فاشیزمی پرۆغەربی سەڵتەنەت تەڵەبەکان و ناسیۆنالیزمی کورد لە کوردستان و فاشستەکانی بڵێن ناوچەی ئازەریەکان یا ئەهواز و یا بەلوچستان وانە ئیتیفاقێک لە بین ئەمانیان نیە ینی وانە مەسەلەن ئەمانە کوڕەکەی شایان یا بڵێن ڕەزا پەهلەویان بە ڕەمزی قبول کردوێ دواتر بتوانێەوە پێ بە ڕەمزی وڵاتەکەەوە ئەوان بەشی بکەن دەسەڵات لەوێ ینی هەر ئێستا لە ئێستاوە تۆی بینی کە هەستەکەی زەمینەی شەڕی داهاتووی ناوخۆی ئێران ساز کراوە ینی لە ڕاستیە ئەو دۆخەی ئێستا لە ئێرانە هەیە لە دۆخی عێراقی پێش داگیرکردن لەلایەن ئەمریکاوە و حملەی ئەمریکا بۆ سەر سەدام و ڕووخاندن و ئەوانەی خەتەرناکتر دیارە ئەزانی دەورانێکە بڵێن چەلەبی سازیە کرد و چەلەبیان هێنا و کۆنگرەی
نیشتیمانی کۆنگرەی معارەزە یاخود ئۆپۆزیسیۆنی عێراقیان هێناوانە کۆنگریان کرد لە لەندەن هەموو باڵ و بەشەکانە لێوێ کۆ کردەوە بە حسابی خوان اتفاقاتیان هەیە تەوافقاتیان هەیە شیعە لەگەڵ سونە لەگەڵ کۆنە بەعسیەکان لەگەڵ یەکێتی و پارتی تەنانەت حیزبی شوێعی کوردستانیش چوو بوو بۆ ئەوێ ئەوەختە حیزبی شوێی عێراق پێی شەرم بوو کە بەشداری بکە حیزبی شوێعی کوردستانی ناردبوو نوێنەراتی ئەویش بکە هەموو ئەمانە لەوێ بوون یانیوان بە ڕجۆرێک لە یەکگرتووی لەژێر چەتری ئەمریکا و پرۆسی ڕزگاری عێراق و پرۆسی ئازادی عێراقوانە هاتنەوە ناو عێراق ئەمەی ئێستا ئێمە لە ئێرانە ئەیبینین هێشتا هیچ شتێک ڕووی ناوە شیر و تیر لە یەگەسوون هێشتا هیچ شتێک ڕووی ناوە ماشێنێک دێ مەسەلەن بەناو خۆپیشاندانێکی سەڵتەنە تەڵەبەکانە ڕوادایەگرن لە کوتی مەرجیەکەن یاخود کەسێک ئاڵایەکی کوردستانی پێیە بەناو خۆپیشاندانێکی ئەوان ڕوا پەلامارێدەن ئەم ئاڵای کوردستان چیە و ئەبێ بە دەنگ و شەڕیان و ئەوانە و هینەیە ئەو تەبلیغاتانی کە سەڵتەنە تەڵەبەکان یاخودشا ئەڵاشایەکان لە سەر ئینتەرنێت و فەیسبوک و سۆشیال میدیایی کەنوانە بەڕاستی وەکو دڕندە وەکو داعشی قساکەن لەگەڵ دوژمنەکانی خۆیانە بە بڕای من دۆخی ئێران بەم حاڵەوە بەم دۆخەوە کە ئەم ئۆپۆزیسیۆنە ڕاستە ڕاستڕەوە فاشستە بەڕاستی کە دابش بوون ینی فاشستەکان اتفاقیان لەسەرەوەیە کە هەمویان فاشستن بەڵام خۆ دوژمنایەتیان کۆتایی پێنایان نێوان دوژمنایەتیان هەیە وەم دوژمنایەتیە بۆ ئایندەی ئێران و ئەوانە دەبەرابەری دۆخی عێراقوانە خەتەرناکترە نوێنێ بە بڕێ دەخەل وایە با من چەند شت باس بکەم یەکەمەوە ئەو مشاهدەیە زۆر دروستە لە غیابی ئەوەی بەرەی ئازادی خواست ئەنی بە ئاوە زۆر بە سەریحی بڵم مادام چینی کرێکاری ئێران بەهێز و توانایەکی جددینەیەت مەیدان بە اعتسابەکانی مەراکزی تەولید بخەوێنێ و ببێ بەهێزی پێشڕە و مبتەکری سەرنگونکردنی جمهوری ئیسلامی بەڕاستی تەنیا ڕێگای نەجاتێکی واقعی ئەویژەوەیە چینی کرێکاری ئێران بەرەی ئازادی خواست چەپ و سۆسیالیزم بتوانن لە پێشەوەی خەبات بۆ هەڵپەچانی جمهوری ئیسلامی بن و بە پێی وەزنی خۆیان ئایندەی دوای جمهوری ئیسلامی تەرسیم بکەن و ڕۆشنی بکەنەوە ئالتەرناتیوی واقعان چەپ و سۆسیالیستی و ئەوەی لە کۆنفرانسێکیش کە هەرم ڕۆژانە بوو ئالتەرناتیوی شۆڕایی خۆیان بێنە مەیدان وەک هێزێکی ئازادی خواست بەرابەری خواست کە لەسەر تەفرەقە و جیاوازی خەڵکانی جۆراوجۆری لە ژێر نێوی ناسیۆنالیزمی ئێرانی لە ژێر نێوی ناسیۆنالیزمی کورد ناسیۆنالیزمی عەرەب ناسیۆنالیزمی ئازەری لەسەر ئەوە کایەنەکە بەڵکە ببێتە هەوێنی یەکگرتووی کۆمەڵانی خەڵکی ئێران بەڕاستی ئەگەر چینی کرێکار و بەرەی ئازادی خواست لە مەیدانانە بێ و کاریگەری مەیدانەکەی نەبێ بەڵێ ئەو تەسویرە ئەگە مەیدانەکە تەواو بکەوێتە دەست هێزە بورژواییە کۆنەپەرستەکانی سەراسەری ئێران یا لە مەنتەقەکان ئەو سناریۆ ڕەشەی کە تۆ تەرسیمکرد وا دەبێ و لە عێراقیش خراپترە بێ چونکی دقیقەن وایە هیچ ئەڵان هاوپەیمانیەک بینی بەرەی ئرتجاعی بورژوایی ئێران بەوجود نەهاتووە ئەو وەختە لە کۆنگرەی ملی عێراقا بۆ بەرەی کۆنەپەرستی عێراقی بەوجود هات جا هەر یەک لەمانە با من ئشارەیەک بە جێگا و شوێنیان بکەم من ئەوەڵین شتێک بەرعەکسی پروپاگەندە کە نێوی پەهلەوی نێوی سەڵتەنەت بەرجەستە بووە من بە ئیتمینانەوە ئەوە ئەمڕۆ ئەم مساحبە من تۆ ئەیکەین واگەر لە بیرت بێ شەمبەی ڕابردوو لە کۆنفرانسێک کە هێزەکانی چەپ و کۆمونیست ئێران سازمانیاندا و من لە ئاخرین بەشی قسەی خۆشمدا هەرم ئەمت لە ئێراندا محالە سەڵتەنەت تەڵەبی وەکو دەسەڵات ببوژێتەوە بەڵام ناکرێ بەرەی سەڵتەنەت تەڵەب بەجددی نەگرین وەک چی وەک هێزێکی دەستەڕاستی فەشیست لە دنیای فاشیزمی ئێرانە تۆ تەماشا بکە لەنێو ئەم هێزە کۆنە پەرستە بورژوایی ئێرانە ئەلئان لە هەمویان بە ئاشکراتر سەرنوشتی خۆی بە ترامپەوە گرێداوە ڕەزا پارێوی و سەڵتەنەت تەڵەبان حتا واگەداری ئەوەی پێ ئەڵەن مەشروتە تەڵەبی بەعزە کەسان و جناحایەکیان هەیە ئەو ئەندازایە
سەرنوشتی خۆیان بە ترامپ و نەتەنیاهۆ گرە نەداوە لە بیرمان بێ ساڵ و نوێ لەوە پێش ڕزا پالەوی هەستا وا بزانم پێش دەستپێکردنی 7 ئۆکتۆبر و حملەکەی حەماس بوو ڕزا پهلەوی هەستا سەردانی ئیسرائیلی کرد دیداری لەگەڵ نەتانیاهو کرد قەول و قەرارهایەکیان لە وەختەوە بەست یعنی لەو وەختەوە ئەم بە دیوارەکە ڕۆژ و نوێژی کرد و یەهودیەکانی کردەوە بەڵێ یعنی منزورمەیە لەو وەختەوە ئەبینێمە ئاڵقەدەگوێیەکی ئیسرائیلە حتا ترامپ تا ئەم لە حەزەی ئەشتاکوونە زۆر قبولی نەکردووە بەڵام خەریکە بە فشاری دەوڵەتی ئیسرائیل و بەم پاگەندانەی کردویانە قالب هەر ئەمڕۆکە یاد بەڵێ هەر ئەمڕۆکە بووە لینزی گراهام ئەو سەناتۆرەی کە نزیکە لە ترامپەوە دیداری لەگەڵ ڕزا پهلەوی کردووە دەر نەتیجە جەریانی سەڵتەنەت تەڵەبی بەرەخس ئەکسی ئەم پروپاگەندەی کرا ئەبێ وەکو جەریانێکی دەستەڕاستی فەشیست کە مزاحمەتی زۆر مەزەراتی زۆر دروستەکەن لە پێش پای خەباتی ئازادی خوازانە و کرێکاری و جامات بوو ببینرێ بەڵام مەحاڵە سەڵتەنەت تەڵەبی زیندوو بێتەوە بۆ چونکی ئەوە هیچ لە نەزەر منەوە چینی کرێکار و بەرەی ئازادی خواست قەتئەن من نادا بە سەڵتەنەت تەڵەبی ئەمە بۆ خۆی هێزی گەورە و پانوبەری نیوە کۆمەلگایە هەر لە بەرەی بۆرژوایی هەر لە بەرەی کۆنەپەرستش قبوڵیان نییە هەموو کۆماری خوازەکان کە بۆ خۆیان دووسێت جناحن قبولیان نییە هەر ئێستا شیر و تیری لێ کێشن لە مێدیایوێن ناسیۆنالیزمی کورد قبولی نییە ناسیۆنالیزمی ئازەری قبولی نییە ناسیۆنالیزمی بلوچستان قبولی نییە هی خوزستان قبولی نییە یعنی ئەتفاقان کەم شانسترین هێز لەنێو ئەم هێزە بۆرژواییانە بۆ ئەوەی بێوێ بەدەسەڵاتی سەراسەری ئێرامکە سەڵتەنەت تەڵەبیە سەڵتەنەت تەڵەبی من لەوە متمئنم وەکو دەسەڵات لە قامەتی دەوڵەت لە قامەتی حکوومەت معنای نییە هێزەکە هەیە ئەوش لە نێو هێزە بۆرژواییەکانە لە نێو هێزە کۆنەپەرستانەکانە ئەویش هەیە جێگەورەگایکی خۆی هەیە بەڵام ئەکەوێتە حاشیەوە ئێمە اتفاقن ئەلئان لە نێو ئاپشێنە کۆنەپەرستە بۆرژواییەکانە لەگەڵ بەرەیەکی وەسیکە بە خۆیان ئەڵێن کۆماری خواست جمهوری خواست ئەوە لە جمهوری خوازی ناسیۆنالیست ئێرانیەوە تایەتی تا فدرالیستەکانی کوردستانیش و تا فدرالیستەکانی ئەم یا ئەو گۆشەی جامعات بەڵێن ئەڵێن مەجلیسی موسسانمانەوێ و حکوومەتی ئایندا بێت جمهوری خواز بێ حتا بەشێک لە کەسانی ئیسلاح تەڵەبی نێو حکوومەت ئێستا هەن بەرحاڵ بە دەرەجێک خوازیاری ئاڵوگۆڕێک هەن بە وجود بێ لە دەسەڵاتەکە هەن ئێمە اتفاقەن لەگەڵ ئەم بەرەیە وەکو ئیدعای دەسەڵات چینی کرێکار و بەرەی ئازادی خواز لەگەڵ بەرەی جمهوری خوازی کە هەرێستا فکریان ئەوەیە ئاڵوگۆڕێک لەسەرەوەی دەسەڵاتی ئێران بە وجود بێت لە ئێراندا پێی دەڵێن ئستحالە نوعێک ئاڵوگۆڕ لە نێو سیستمەکەی حکوومەتی جمهوری ئیسلامی بە وجود بێ خامنەی نەمێنێ دەست و پەیوەندە نزیکەکانی نەمێنێ بەعزە سیستم بگۆڕێ ئەم حجاب کە تەواو بووە لێی گەڕێن گەشتی ئێرشادێک نەمێنێ بەعزە وعدەیەک بدەن بەشێک لەم کۆماری خوازانە بەشێک لەوانەی قەدیم ئیسلاح تەڵەب بوون وەڵانەمە هەمووە چن لە دەوری کۆ بنەوە ئەم ساڵی میر حوسەین موسەشتەکە زیندووەکەنەوە حتا خاتمی لەوانەیە بێنەوە مەیدان ئەمانە جزئیە و ئالتەرناتیوانن لە عینی حاڵیشە ئەوەی وتم بەرەی کرێکار و ئازادی خوازەگەر بەهێز نەبێ و ئالتەرناتیوەکەی هێژمۆنی نەبێسە بەسەر ئالتەرناتیوەکانی دیکەیە لەوانەیە لە کوردستانیشە فدرالیستەکان بخۆیان بەرنامەی ببێ یا لە شوێنەکانی دیکە بۆیە ئاڵوگۆڕەکانی ئایندەی ئێران زۆر ئاڵۆزە زۆر پیچیدەیە وە نەهایەتە نەگەر بمانەوێ ڕەوتێکی ئومێد بەخش بگرێ لە دەستی چینی کرێکاری ئێران بەرەی ئازادی خوازی نزیک بە چینی کرێکاری ئێرانە بێتە مەیدان و کارێکی جدی بکە یەکێک لەو شتانە کە لە ئێرانە سەرنجەدرێ ئەوەیە ینی بە پێچەوانەی کاتی شاوە بە ڕووخانی شا لەلایەن بڵێن خەڵکەوە و ئەوەی کە سەرنجام خومینی و جریانی ڕەوتی ئیسلامی سیاسی توانی بە جۆرێک باڵ بەسەر ئەم
یاخود ئیستیغلال و بڵێن سواری شەپۆلی ئەم ناڕەزایان نەبێ سەرنجام بەلا ڕێیابەرێ بەڵام هەتا ئەو ڕاپەڕینەش ئەو شۆڕشەش بەبێ دەخاڵەتی زۆر ڕاستەخۆی چینی کارگەر نەچوە پێشەوە ئەگەر چینی کارگەر نەوە کارگەرانی نەوت نەبوونایە ئەگەر ئەو مانگرتنە فراوان و گەورەی کارگەرانی ئێران نەبووایە بەڕاستی جمهوری ئیسلامی بڵین ڕژێمی شا وا بە ئاسانی شوێنی چۆڵا کردووە بەشێک دەڵێن بڵین محەممەد ڕەزاشان نەیویست خەڵک بکۆژێ یاخود قەتڵ و عامی نەکردووانە کە کردی باشیشی کردو لە سەر جادەکان هەروە دەستڕێژێکی بە و شێوازەی کە ئێستا جمهوری ئیسلامی ئێران کردوێتی ڕۆژێک لە ڕۆژەکان من نازانم تاریخەکەیم زۆر لەبیر نییە پێم وایە تۆ باشتر دەزانی ئەوڕێ ڕەحمان بەڵام مێژوویەکی دیاریکراوە لە ڕاپەڕینی ئێرانەکە بڵێن وەکو خاڵێکی وەرچەرخانە بینرێ کە پەلامارێکی زۆر گەورەی ئەو خەڵکە دراکە بڵێ بەڵێ حەفتەی شەهری وەرە ئەلان باسێکم حەفتەی شاری وەرە بەڵام مەسەلەن خەڵکی باشی کوشت ینی بڵێن خەڵکیێکی زۆری کوشت و قەتڵ و عامێکی زۆری کرد بەڵام نەیتوانی بەسەر ئەو شەپۆ لە ناڕەزای یازاڵیەوە سەرنجام مەجبور بوو بەجێ بێڵێ تر وازی لێبێنێت و زانیشی کە سوپا و ئەرتەشت و ئەوانەوە بەهۆی فراوانی ئەو ناڕەزایانەوە کە لە ئێرانە هەیە و بە تایبەتی بەهۆی هاتنە مەیدانی چینی کارگر بە تایبەتی کارگەرانی نەوت ئەو فرسەتەی نییە کە بتوانێت ئیدامە بە سەرکوت بدات و کوشتار بەو جۆرە بکە. ئێستا لە ئێرانە ڕۆژێمی جمهوری ئیسلامی ئێران هەرتەنها ئەوە نییە کە بە پشتیوانی بازار و ئەم توێژە لە وردە بۆ ژوازی یاخود بۆ ژوازی شاری و تیجاری و بازاڕی بە پێخۆیەوە وەستاوە لە پەنا ئەمەیە توێژاڵێکی دیاریکراو لە کۆمەلگاشی لە ڕێگەی ڕاندخۆری و ئەو دابەشکردنی ئیمتیازات و بڵین ئەوەی کە لە هەموو دەسەڵاتە دیکتاتۆر و بستەبیدەکانی دنیایکەن و ئەنجامی دەڕوان توێژاڵێکی زۆری لەوانە کۆ کردوتۆ لە دۆری خۆیان زاڵبوون بەسەر ئەم ماشێنی سەرکوتیا بەبێتە دەخولی چینی کارگەر ممکن نییە یعنی چینی کارگەر هاتنە مەیدانی بۆ ناو ساحەی سیاسی نەک بەتەنها بە خاتری ئەوەی کە ئێمەمانان کۆمونیستین و چەپین و لە قازانج و بەژەوەندی چینی کارگەرەوە ئەڕوانین بەشێک لە بۆژوازی لەسەر مەبنای بڵین حساباتی زۆر بەرتەسکی خۆیان بۆ یەکلایکردنەوەی بڵین دەسەڵاتی یەکلایکردنەوەی شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی پێویستیان بەوە هەیە چینی کارگەر بێتە مەیدان و ڕۆڵ ببینێ ئەو مەسەلەن بۆ نمونە تا کوڕەکەی بڵین ڕەزا پەهلەوی باسێوەکە کە ئەبێ مانگرتنی فراوان ڕووبات و گەورە ڕووبا من جۆم لێ بۆ جمهوری خواهەکان واڵێن ئەڵێن بەبێتە دەخولی چینی کارگەر و هاتنە مەیدانی چینی کارگەر ئەم پرۆسەیە سەرنجام سەر ناگرێت و ناتوانین ئێمە بەسەر جمهوری ئیسلامی ئێران ئازاڵ بین لەبەرەوە هاتنە مەیدانی چینی کارگەر لەواچی یەکێک بێت لە زەرورەت و پێداویستیەکانی تەنانەت بە بەرچاوتەنی بۆ ژوازی شۆگە قازانج و بەژەوەندەکانی ئەوان بۆیە یەکلاکردنەوەی حساب لەگەڵ جمهوری ئیسلامیشا لەبەر چاو بگرین ئێشتا زەرورەتێک و پێویستیەکە جگە لەوەی کە ئێمەمانانۆکو کۆمونیست چۆن دەردەخولی چینی کارگەر بۆ بە بڵین بردنە پێشەوە قوڵکردنەوەی ئاڵوگۆڕی شۆڕژێران لە کۆمەلگایە بە زەرورەزانین لەبەرەوە ئەم هاتنە مەیدانەوە ئەم دەرکەوتنە هەیە شتێکی کەش لە ئێرانە کە حقیقەتە و کە پێویستەکە کە بۆ نمونە ئێمە ببینەرانی ئێمە لە کوردستانی عێراقەوە گوێبستی ئەم بەرنامەیە من ئەم هەواڵانە ڕەنگە بڵاو نەبێتەوە بۆ نمونە ساڵی دیاریکرا و کە تێ ئەپەڕێ لە ساڵێکی دیاریکراوی ئێرانیان نزیکەی 1500 دانەمانگرتن لەو ساڵەیە ئەنجامدرێت 1500 دانەمانگرتن لە ناوەندە کارگەریە زۆر پڕجەمعێت و بڵین ژمارەکانە کە ژماری زۆری کارگەری تیا ئەمانە بەبێ ڕابەری بەبێ ڕێخستن بەبێ ئەوانە ناچێتە پێشوانی کەسێکە گەر ڕۆژێ لە ڕۆژان ماگرتنێکی ڕێخست بێ زانێ ماگرتن چەندێک ڕێخستنی ماگرتن چەند سەختترە لە ڕێخستنی خۆپیشاندان خۆپیشاندان خەڵک بانکی بۆ سەعاتێتە سەرجادە لاپی دێ بەرزەکاتە چێتەوە بۆ ماڵەوە بەڵام مانگرتن و ڕوبەڕووبوونەوەی خانکار و ئەمانە هێزی ئەوێ ڕێخستنی ئەوێت و ئەمانەوە ئەم هێزی چینی کارگەر بەم جۆرە یعنی ئەتوانێت هێزێکی زۆر کاریگەر بێ لەم ئاڵوگۆڕانەی ئێرانە من کێشەیە کە ئەیبینم ئەم سوق لە کۆمەڵایەتیە ئەم سەنگ و هێزە کۆمەڵایەتیە تەرجومە نەبووە بۆ سەنگێکی سیاسی
حیزبە کارگەری و چەپ و سۆشیالیست و کۆمونیستەکان هەتا ئێستا ئەمەمان نەبینیەوە هەستەکەی فاسیلێکی گەورە کەوتۆتە بینی بوونی چینی کارگەرە وەکو چینێکی فراوانی کۆمەڵایەتی کاریگەری کۆمەڵایەتی لەگەڵ ڕۆڵی حیزبە کارگەری و حیزبە چەپەکانە نەزانم سەکوت دەوری هەیە بەڵام لەگەڵ ئەوەیە کێشەیەک هەیە لەوە ئەچێ ئەم فەستە و ئەم قەڵەشتی دروست کرد بێ ئەوە بڕای من ئایندەی ئێران ممکنە بە زۆری پەیوەستەی ئەوە بێت کە چۆن ئەم قەڵەشتە پڕ بکرێتەوە ئەم یەکانگیریە دروست ببێ لە بینی ئەو هێزە کۆمەڵایەتی چینی کارگەر وە نوێنەرە سیاسیەکانی یا نوێنەری بەژەوەندی سیاسیەکانی ئەوە ڕاستە بەرحاڵ با من لێەوە دەست پێ بکەم شۆڕشی ساڵی 57 یا 79 دقیقاً اعتصابی کارگەرانی نەوت حتا نەبەگشت هەموو بەشەکانی دیکەی کاریگەری کارگەرانی نەوتی ئێران ئەو وەختە ڕۆڵێکی زۆر سەرەکییان لە تەولید و لە ئەوەی ئێمە پێڵین سوخت و سازی کۆمەلگایە بوو بە اعتصابی نزیک بە دوومانگەی خۆیان پشتی ڕژیمی شایان شکاند و ئەوە اتفاقاً دوای ئەو هەفتەی شەهریوەرە بۆ ئیشارەت پێکرد هەفتەی شەهریوەر بە مانگە میلادیەکەی ئەتوانین بڵێن کاتە مانگی سپتامبر ئاگۆست یا ئوت مانگی ئوت ئاخرەکانی مانگی ئوت بەرەو سپتامبر ئەو کاتە بۆ هەفتەی شەهریوەر بەڵێ تا ئەو کاتە تا پێش هەفتەی شەهریوەر حەدیەکەڵ 18 مانگ بوو لەسەر یەک تەزاوراتای زۆر گەوراکرا لە تاران و تەورێز و هەموو شارە گەورەکان ئەو تەزاوراتە ناڕۆشتنە پێشە بەهێزتریشە بوون بەڵام واقعەتەکەیەوەیە ڕژیمشا هەر خۆی ڕاگرت بوو هەفتەی شەهریوەر ئەویش دەستی کرد بە قەتڵ عامێکی گەورە ئەو وەختە خۆیان ئیدعای چەند سەد کەسیان کرد بەڵام لە هەزار و ئەبعادی هەزارانی بەخۆی گرت کە ئەو وەختە ئەرتەش کردی ویستمەوە وەک زانیاری بڵێم ئەوە خاڵی وەرچەرخانێ بوو دوای ئەوەش هەر بە دوای ئەوەیە تەزاوراتەکان ئیدامەی پەیدا کرد و مهمتر دوای ئەوە کاریگەرانی نەوت دەستیاندا ئەتسا یعنی بە معنایەک تەکانیدان کارگەرانی نەوتیدا کارگەرانی نەوتیش کە هاتنە مەیدان هەر فەقەت بۆ خاستی اقتصادی نەبوو هەر فەورەن خاستی سیاسی ئەم یا ئەو ئاڵوگۆڕ ئەبێ بەوجود بێ ئەم یا ئەو قانون ئەبێ بگۆڕدێ ئەویان مترعات تا ئەو جێگایە خۆیان بڕیاریاندا وتیانی تر ئێمە نەوت بۆ دەوڵەتی ئیسرائیل و بۆ دەوڵەتی ئاپارتایدی ئەفریقای جنوبی بەڕێ ناکرد ئەنی ئاوا حکومیان کرد و دەوڵەتی شاشی چی پێ ناکرد ئەمە پەرەیگرت پشتی ڕژیمی شاشکە و دەرنەچە من پێم وایە شۆڕشی 57 بەبێ نەقشی ئەو ئەتسابە گەورەی کارگەرانی نەوت بەو شکڵە ناڕۆیشتە پێشێ کارگەرانی نەوت و کارگەرانی ئێران نەهاتایان لە مەیدان ڕژیمی شا عاقبەت ڕێگایەکی بۆ درێژکردنەوەی عمری خۆی ئەدیتەوە دەرنەچە ئێستاش وایە ڕەوتی ڕووداوەکانی مەسەڵەن ئێمە خۆشی جەماوەری دەیمانی 96 ئابانی 98 1401 تا ئێستاشمان بووە ئێستا لە کەنار ئەم خۆشە جەماوەرە خیابانەنە ئەو ئێعتساباتی گەورەی یا سەراسەری کرێکارانی ئێران کە اتفاقەڵان چینی کرێکاری ئێران بە نسبەت سەردەمی شۆڕشی 57 بەلحازی تعدادەوە بگری دەبەرابەر زیاتر بووە بەلحازی ئاگایی و شیاریەوە بگری زۆر پوختەتر بووە بە تەجروبەتر بووە حتا من پێم وایە یەکێ لە دەلیلەکانی ئەم جارەیان هاوکات دەستیان نەکرد بەم ئەتساباتی گەورانە اتفاقا نیگەرانیەکیان بوو لە فەزایەکە دەستەڕاستیەکان دروستیان کرد لە فەزایەکە ڕەزا پەهلەوی ئەوانە دروستیان کرد بەرحاڵ بیرکراوەتر بە نەزەرم و محتاتتر بوون کە پێم وایە تەبعاً احتیاتەکە تا حدێک لە جێی خۆیە نە لە حەدی ئەولاتری ئەوە ئەکرێ لە کۆتاییشدا ئشارەیەکی پێ بکەیت دەنەچە مەسەلە ئەوەیە ئەلئانیش هەروەکو هێزە بورژواییەکانی ژواڵن بەڵام چینی کرێکاری ئێران ڕاستە لە دەوری خۆشە جەماوەریەکان بەوەی ئەتسابی سەراسەریان نەبووە بەڵام ئەوەی تۆ باسیەکەی هەموو ساڵێ لە ماوەی 19 ساڵی پێشوو کەمترین ئەتساباتی کاریگەری کرابێت 2000 بووە نە 1500
هیچ ساڵە لە 2000 کەمتر نەبووە ساڵمان بۆ تا 1500 لە ناوەندە بڵین کارگەریە فراوانەکان بیستووە بەڵام دیارە ژمارە بەرحاڵ لە ئابعادی 2000 حتا بۆ سەرێوەمان بووە هەر پێدا ئەم خۆشە جەماوەریە لە دروست ئەتوانم ئاوا بڵێم بە 20 شەو پێش ئەم خۆشە جەماوەریە ئەوە بوو ڕۆژی 18 مانگی ئازەری ئێرانی پێڵن 20 ڕۆژ پێشم خۆشە بوو لە ئابعادی 5,000 کەسی کرێکارانی پارسی جنوبی ڕژانە سەر شەقام و خواستەکانی خۆیان بەرز کردو ڕۆژی 19 خۆیان گەیاندە تاران و بەرمەجلس و ئەوانە دەیان ئێعتسابی کاریگەریمان بوو ئەمە لەو بابەتەوە بەڵام ئەلان چینی کرێکاری ئێران هەیە بە ئێعتساباتەکەی بە ئەترازاتەکەیشی بە وشیارەکەی بەڵێ دووشتی لێ قەدەغە کراوە یەکەمەوەیە ڕێکخراوی جەماوەری خۆی نییە شتا ناتوانێت شوڕای خۆی بێ ناتوانێت اتحادی خۆی بێ ناتوانێت سندیکای خۆی بێ ئەمما مانعێکی گەورەی بۆ چینی کرێکاری ئێران و بۆ ئیبرازی و لەوە مهمتر ناتوانێت متحەزب بێ ناتوانێت ڕاهبەران و پێشڕەوانی کاریگەری ئەگەر معلوم بێت سەر بە ئەم یا ئەو حزبی چەپ و کۆمۆنیستی هەن بەرحاڵ خەتەری عتای ئەعدام لەسەریان هەیە و بە ئتهامی نزیکی بەم یا ئەو حزبی چەپ و کۆمۆنیستی و بەتایبەت حزب و چەپ و کۆمۆنیستیە کە بە کۆمۆنیزم کارگەریەوە ناسرابێتنەوە زندانیان توش بووە ئازار و عەزێتیان توش بووە ئەو قەڵەشتەی کە تۆ باسێکەی بە وجود هاتووە بەشێکی هی ئەوەیە بەڕاستی دەورانە گوانە بوو دەورانێک کە ڕاستەکەی بە ئاوا بڵم بزوتنەوەی کۆمۆنیزمی کاریگەری و حزبی کۆمۆنیست کارگەریەکەی سەردەمی مەسئول حکومەتی بەهێزتر بوو حقەتەکەی بەرەوە ڕۆی ئەو قەڵشتە نەمێنێ تەبان دیارە مشکلاتێک کە بە دوای نەمانی مەسئول حکومەت و جیاوازەکان بە وجودات لەو ئاستەشدا لە ئاستی چینی کرێکار و کۆمەڵایەتی و خەباتکارانەدا دەتمە خۆی وەشاندووە بەڵام پێم وایە ئەگە تەناسب خوا بگۆڕێ ئەو زاعەکە بگۆڕێ ئەتوانین بە سرعات ئەو شکافە ئەو قەڵشتە پڕ بکەینەوە مهم ئەوەیە لە نێو چینی کرێکارەیانە ئەوەی پێڵەن مەیلی سۆسیالیستەکەی بەهێزە مەیلی سۆسیالیستەکەی حتا لەو ئێقساب و ئێترازاتی کاریگەریە بە خاستەکانی کە مەترەحەکە بە تەشەکر کە مەترەحەکە کۆمونۆگشتەکان مەترەحەکەن ئیدارەی شورای مەترەحەکەن ئازادی و بەرابەری مەترەحەکەن ئەمە هەموو بووە لە خاستەکانی چینی کرێکارە زەمینە زۆرە هێزی چەپ و سۆسیالیست و ئێمەی کۆمونیزم کاریگەریش بتوانین ئەو قەڵشتە پڕکەینەوە ئەمە بڵێم بڵێ دەنەچە ئومێد ئەوەیە چینی کرێکار بێتەوە لە عینە حاڵا من زۆرم وەخت نەماوە لەگەڵ بەرنامەکەی تۆ بمێنم ئەبینم بازێک دۆست و ڕفێق یادداشتیان نووسیوە سوالیان مەترا کردووە ئەگەر بە باسەکەی من و تۆ مربوطە پێم خۆشە پێشەوەی بە باسەکە مربوطە هەمووشی بازە سەرنجی زۆر جدی و ئەوانەش دراوە بەس من پێم خۆش بوو فرسەتێکی چەند دقەیی معنی لە 3 دقە تێ نەپەڕێ هاورە ڕەحمان کەمێک باسی ئەو کۆنفرانسە بکەی شەمەی ڕابردوو ڕوویدا نەخشەتان وەکو حیزبی حکمەتی کە بەڕێز دیارە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی حکمەتیت نەخشەتان وەکو حیزبی حکمەتی بۆ پڕکردنەوەی ئەو قەڵەشتەکە ئێستا وتمانەوەوانە ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بکەی حتمەنە بەرنامەی تری بەدوایە بێت چونکە پرسیار زۆرە مێنێ دوای ئەوە فرسەت بێت بڕین وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە بینەرانمان هەروە بڵێن کۆمنتە نووسن بڵێن وەکو تەقدیرداران بۆ کۆمنتانی نووسیوانە هەوڵدێنەوەی پێمانەکرێت جوابم بینەوە فەرموو ئێمە لە دوو ئاستا یەکیانەوەیە خودی حزبی کۆمونیست کاریگەری حکمەتیست بە هەڵسوڕانی خۆی هەڵسوڕانی سیاسی تەبلیغاتی کاری ڕێکخراوبوون و سازماندەهی و ارتباطاتی خۆی لەگەڵ داخەڵ بەدەستەوەدانی ئەقدامات و پلاتفۆرمی ڕۆشن کە جوابی نیازەکانی ڕۆژی هەرم خەباتە لەدا خەباتی کرێکاری خەباتی جەماوەری داتۆ ئێمە حەولمانەوەیە تێبکۆشین پەیوەندی خۆمان ڕابطەی خۆمان تەسیردانانی خۆمان حتا تەسیر وەرگرتنی خۆمان لە ڕابەران و پێشڕەوانی کاریگەری و نێو بزوتنەوە ئەو ڕابطەیەتون تۆڵکەین بەش بە حاڵی خۆمان ئەو شکافە پڕکەین وێنی لە پێشە بەشێک کاری ڕاستەوخۆی خودی حزبەکەیە بەڵام هەر لەو چوارچێوەشدا پێمان وایە ئەڵان هەر بە چوارچێوەی ئیمکاناتی حزبەکەی خۆمان مەحدود بینەوە هێشتا فریای و ئەوزاع بە پەلەیە ناکەوین بۆیە لە دەیمانگی 96 بەوراوە کە بزوتنەوەیکی گەورەی سەرنگونی هاتە مەیدان لە فکریەوەدا بووین عاقبەت لە ئاستی ئەو هێزە چەپ و سۆسیالیستانەی لە ئۆپۆزیسیۆنی ئێراندان هێزی چەپ و سۆسیالیستن سەرنگونی خوازن ئبهامێکیان بەوە نەماوە کە بە سەرنگونی جمهوری ئیسلامی بێ
ئبهامێکیان نییە کە بێ دوای جمهوری اسلامی مثلەن ئالتەرناتیڤێکی کاریگەری و شوڕایی بێتە مەیدان ئێمە واردی هاوکاری بوون واردی پەیوەندی بووین لە 2010ەوە تا ئێستا 2000 تقریبەنەوە بوو بە 7 ساڵ تا 8 ساڵ ئێمە ئەم پەیوەندیمان بەڕێوە کرد کۆنفرانسی ئەوەڵمان 2010 بوو پلتفۆرمی معناکردنەوەی سەرنگونی جمهوری اسلامیمان دا بەدەستەوە بەش بە حاڵی خۆی بە نظرم تەسیری بوو زۆر بەشێک لەو قسانەی ئێمە لە پلتفۆرمی ئەوەڵی خۆمان 8 ساڵەوە پێشکردمان بەڕاستی ڕنگدانەوەی بوو دەنگدانەوەی بوو لە پلتفۆرمەکانی ئەو ڕێکخراوە جەماوەریانەی کە 3 ساڵەوە پێش لە شارەکانی ئێرانە منتەشریان کرد لەم کۆنفرانسەی کە ئەکرێنەوەی بڵم کۆنفرانسی دووەم بوو شەمبەی ڕابردوو بەرگوزارمان کرد لە دڵی ئەم ئەوزاوە حواڵەدا جارێکی دیکە هاتین یەک چەند سەنەدی هاوبەش کە یەکیان دووبارە نێوی ئەوەیە منشوری سەرنگونی و حاکمیەتی شوڕایی لە ئێران یعنی بەرزکردنەوەی بەدیلێک کە هێزی چەپ و سۆسیالیزم بەرابەر بەم ئەوزاعبی بێ نەکرد بەرابەر بە جمهوری اسلامی بەرابەر بە هێزە دەستڕاستیەکان بەرابەر بە سەڵتەنەت تەڵەبەکان بەرابەر بە مەجلس موسسەکان بەرابەر بە فدرالیستەکان ئێمەوە پلتفۆرمی خۆمان اتفاقا ئەمڕۆ سبەینەیەک منتەشرە کرێ چەندین پەیام بۆ چینی کرێ کار بۆ زیندانیان بۆ بزوتنەوەی ئازادی خوازی ژنان محکومیەتی شەڕی نەسڵ کوشی ئیسرائیل ئەوانەمان بڵاو کردێتەوە لە عینە حاڵە قەول و قرار ئەوەیە کە ئەم هێزی چەپ و سۆسیالیستانە بنێوی شوڕای هاوکاری چەپ و کۆمونیست بەلحازی تەبلیغی و مێدیایی و تەلەڤیزیۆنی بەلحازی ئاکسیۆن و ئێعترازات لە دەرەوە بەلحازی ئیجادی هاوجهەتی سیاسی لە نێو بزوتنەوە جەماوەریەکانی ئێرە کارێکی زیاتر لە جاران بکەین ئەمەش بۆ شایەک پڕکاتەوە دەرنەچە ئێمە وەکو حیزب کۆمونیستکارگەری حکمەتیست یەکەمەوەیە ڕاستەوخۆ پلتفۆرم و ئستراتێژی و سیاسەتی خۆمان ئەمانەوێ بەرینە پێشێ بۆ بەرحاڵ تەسیردانانێکی زیاتر لە دڵی ئەم بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەری و بەرحاڵ بەرزکردنەوەی ئالتەرناتیڤێک کە ئێمە مەوردی نەزەرمانە بەشێکیشی دیارە بە هاوکاری و هاوڕایی لەگەڵم هێزی چەپ و کۆمونیستانەی کە باسمان کرد زۆر باشە دەستەکان خۆش بێ بەس من پچمە سەر کۆمەڵێک کۆمنت کە هاتوون هاوڕێ تاکە کۆمنتی زۆر ئەمە هاوڕێ هەژیرە جمهوری ئیسلامی لەوە کرابوو دەتوان درێژەوە دەسەڵاتی ڕەشی خۆی بدان نەجەماوەژی تر دەتوانن ئەو ژیانە تاڵە قوبوڵ بکەن بەڵام بۆشایە کە میشە بوونی هەیە کە ئەویش ئەوەیە کە ڕابەرێک نییە کە بێتە ئاسوی دوان ڕۆژ بۆ کۆمەلگای ئێران بەداخەوە دروشتی سەرەکی کە بێتە سەرزاری جەماوەری و ڕەنگ بۆی ڕادیکاڵ بدات زۆر لاوازە لە کاتی ساتی وا دروشمی ڕادیکاڵ زۆر کاریگەری هەیە لەسەر ورەی خەڵک کارگەر و زەحمەتکێش بۆیە دەور و کاریگەری چەپ و کۆمونیستەکان لە ئێستادا زۆر گرنگە بەرحاڵ دیارە کۆمنتەکە درێژترە لەوە بەڵام هەر ئەوە نەی هاتوۆتە ناو ستۆدیۆ ئەمە تەکنیک مشکلێکی تەکنیکیە لە فەیسبوکەوە لەوە زیاتر نایەتە ناو ستۆدیۆ ئەمە کۆمنتێکە کۆمنتی تری هاوڕیانی شەیە مەسەلەن هاوڕێ تافگە زۆر چالاکە زۆری کۆمنت نووسیوە دەستی خۆش بێ سپاسی ئەو ئازیزاناکەم کە هەمیشە بەشدان لەگەڵمانە داوایەکیم لە هەموو بینەرانی ئازیز ئێگەرتای سەنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب کردن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و تا بۆ شتانەکەی لینکی بەرنامەکان لە یوتیوبەوە لە سوشیال میدیای خۆتانە بڵاو بکەنەوە ئەڵێ شتی هەندێک تێبینی نووسیۆڵانڵی تێبینیش تریشم هەیە شار و گوندێک کە ئازاد دەکرێت لە ئێران و ڕۆژهەڵات دیاری بکەن کە نەکەوێتە دەستی ڕژێم یاخود حیزبە ناسیۆنالیستەکان تاوەکو باشووری بەسەر نێت هەر شوێنێکە ئازادەکەن سەرەتا دەست بەسەر شوێنە گرنگەکاندا بگیرێ وەکو شوێنی سەربازی و سەنگەرەکانی ڕژێم و فڕۆکەخانە و باخ و کارگا هەرچی ئاو کارەبای شوێنی گرنگ ئەوە تا وەک ئێمە لێنێت هیچ شوێنێکی گرنگمان لە کوردستانە نەگردیارە ئەوڕێ تافگە خۆ یەکێکە لە هەڵسوڕاوانی جوڵانەوەی شورایی کوردستان ئەو تێبینەش دروستە کە ئێمە ئەو کارەمان نەکرد بین ئەمە کۆمنتەکەیەتی کە ببوون نەخست بە سەرینەکە و ئەڵێت هەروەها ئەڵێ نابێت کۆمونیستەکان بەگشتی لە دوورەوە بە سیرکرد بن و قسە بکەن دەبێت خەڵک ڕێ بکەن ناسیۆنالیستەکان لە ئێستاوە خەریکی دەستێوەردانی شۆڕشی خەڵکی ئێران دەبێت کۆمونیستەکان کارگەر و زەحمەتکێشی ئێران و کوردستانەکەی ڕێکخراو بکەن دەستخۆش حاڵ ئاوڕێ سەعید ئەڵێ دەستان خۆش پرسیار بە دیدگای ئێوە
لە هەلومەرجێکی ئاوادا خەڵک لە خۆپیشاندان بۆ نابووتی ڕژێمی ئیسلامی ئێران خەڵکی کارگۆر زەحمەتکێشی ئێران لە چه ئاستێکدا بەشداری بکەن ویا نەیکەن ئەمە پرسیارێکە چۆن بەشداری بکەن یا نەیکەن ئەمە پرسیارێکە بڕام ئاماژەیەکە بۆ ئەو نەخشەی کە ڕەزا پەهلەوی بانگەشەی کرد بوو پەلامار بدەن. محەممەد لیناڵێ قسە ئەوەیە ئێوە چیەکردن چۆن نەتوانن دەورتان هەبێت لە ڕابری چینی کرێکاری کوردستان لە ئێران بەگشتی. هەروەها ئاوڕێ ڕزگار ڕەزا کەمانگەر لە چەند ڕۆژی ڕابردووداوا باسەکرێت کە ڕژێمی ئێران ڕژێمی ئیسلامی هەزاران کەس لە بەشداربووانی قەتوعام کردووە. چەندە ڕەزا پەهلەوی لەبەر ئەوەی کە زۆر نامەسئولانە بانگەوازی هاتە سەر شەقامی ئەدا ئایا تاوانباری ئەو قەتوعامە نییە؟ بەرحاڵ ئەمە ئەو پرسیارێک کە بە جۆرێکی شتۆ ئاماژت پێکرد. بەرحاڵ دوا کۆمنتەکان خوێن و ئەمریکا لە نێوان ئەم سێ ڕەوتە بەدەر نییە کە خوازیاری دەسەڵات بگرنە دەست لە نێوان ریفۆرمیستەکان سەڵتەنە تەڵەبەکان مجاهدینی خەڵک ئەگەر لانی کەمێکێک لەو ڕەوتانەش بێت ئایندە چارەنووس ژیان و گوزەرانی خەڵک نادیار و تاریک و نائینسانی ئەبێت بۆ ئەوەی ئەو سینارە تاریکانە ڕوونەدات بەری پێبژیرێت چی کراوە پێشوەخت پێش ڕوودانی ڕووداوەکان و دەبێت چی بکرێت وەک کاری عملی و فەوری کە ئایندە و ژیانی لانی کەم بەڵای خەڵک و دش بە ناسیۆنالیزم کورد و پلانەکانیان تێک بدرێت. بەرحاڵ ئەمە ئینەکان بوو کۆمنتەکان بوو ئەو لە تاگەژە خەڵکی ئێران وشیان بە مافەکانی خۆیان بەهۆی ئەزمموی شۆرشی ڕابردووی ئێران. بەرحاڵ ئەمە کۆمنتەکان بوو هاورە ڕەحمانێتی کۆمنت یەکەمەوەیە دەستی هەموو هاوڕیان خۆش بێ کە کەمنتانیان دانابوو بە تایبەتینی کەمنتەکانی هاوڕێ هەژیر نینا و تافگا زۆرتر ڕوونکردنەوەیە کە من لەگەڵیان هەم نکاتەکان دروستە قسەکان دروستە بۆی پێویست ناکەمە تۆزەحێک لەسەر ئەوە بدەم. هاوڕە سەعید مستەفا سڵاوم بۆی هەیە ئەویش باسی کرد بوو ڕادەی بەشداری چینی کرێکار چۆن بێت چۆن نەبێەوەوانە. مەسەلە ئەوەیە ئەم هەلومەرجە خەباتکارانەی کە لە کۆمەلگای ئێرانە بە وجود هاتووە ئەگەر چاوێکی لێ بکەین لە 10 ساڵ لەوە پێشەوە تا ئێستا ئەوە 4-5 ئاخیزی جەماوەری گەورەتیا بووە پێش ئەم خۆشە جەماوەریانە لە پێشایمە ئەحسابە کرێکاریەکانمان بووە ئەحسابی کرێکارانی فولات کە مەشێکی مرکزێکی کاریگەری گەورەیە لە خۆزستان کرێکارانی هەفتەپە کە زۆر مەشهور بووە لە چەند دەورە زۆرە لە مرکزە کرێکاریەکانی دیکەی سراسەری ئێران ئەمەوێت چی بڵێم لە ڕەوتی خەبات لە دژی جمهوری ئیسلامی هەم بۆ باشترکردنی باری ئابووری و ژیان هەم بۆ بە پاشەک شێوادارکردنی لەو زوڵم و زۆرە سیاسی و کۆمەڵایەتیانەیەکە چینی کرێکار لە پێشەوە بووە. چینی کرێکاری ئێران 10 ساڵ لەوە پێش ئەو ڕەوتە فعال و زیندوی ساحی مەیدانەکە بوو واتا ئێستاش وا بووە. ئێمە هەر لە بینی ئەم خۆشە جەماوەریانەدا هەروەک باسمان کرد 8 ساڵە کەمتر لە 2000 ئەحسابی کاریگەریمان نەبووە. دەنگچە چینی کرێکار بەشێکی هەڵپێکراوە لەم خەباتە. هەر لە ئالەم تەزاهوراتانەی کە ڕوەدرێ 200 خەباتی چینی کرێکار بەشێکەوەیە لە شوێنە کرێکاریەکانە لە کارخانەکانە لە مرکزەکانیانن بە ئەحسابی خۆیان و تەولیدکردن و بەرهەمهێنان ڕاگرن ئەوە کوشەندایە بێ بۆ سەرمایهداری بۆ جمهوری ئیسلامی. بەشێکی دیکەشەوەیە چینی کرێکاریش وەکو هەموو بەشەکانی دیگەی کۆمەڵگا ئەخەبەت دێنەوە نێو شار دێنەوە گەڕەکەکان دێنەوە خیابان بە زۆری هەر لەم تەزاهوراتی شارەکانیشە چینی کرێکاران وەکو شارۆمەندی ئەوێنە وەکو خەڵکی ئەوێنە لە مێترازاتە بووە. لەم خۆشی جەماوەری هەم هەر ئێستادا کە لە ڕۆژی حوتی دێەوە دەست پێکردوە ئەوەڵین دوو ئینسانی گیانبەخت کردو دوو برای کرێکاری ساختمانین لەیەکێ لە شارەکانی ئێران گیانیان بەخت کردووە. دەنەچە ئەوەی ئەپرسرێ چەندە شرکەتی هەیە و شرکەتیان نییە شرکەتی هەیە چینی کرێکار بەڵام لە پەنای ئەم خۆشە جەماوەریانەی خیابان بۆ ئەم جاری ئاخرش جێگای ئاعتساباتێکی گەورەی بەهێزی بەشی بەرهەم ڕابگرە خاڵیە
ئەمە جێگای قسە و باسێکی زیاترە لە ئایندە توانین بیکەین. ئەمە بەشێک بوو لەگەڵ هاوڕێ محەممەد مینە باسی کرد چکردن من بڕک باسم کرد تاوجەی بە خودی حزبی خۆمانەوە بگەڕێتەوە. باقبل من پێم وابێ مەیلی سۆسیالیستی نێوبزوتنەوەی کرێکاری و بەزبوتنەوەی ئازادی خوازانە لە ئێرانە قەویە. بۆ قەویە فەرقی چیە لەگەڵ وڵاتەکانی دیکە من لە دەیان جێگای دیکە دقیقاً بە دەلیلی سابقە و پێشینەی چەپ و کۆمونیزمی ئێرانی دوای ساڵی 57 چەپ و کۆمونیزمی ئێران خۆی ڕێکخراوتر کرد، خۆی سەرساماندراوتر کرد، حزبی دروست کرد. ئێمە لە حزبی کۆمونیستی ئێران نبووین، دوای لە حزبی کۆمونیست کارگەریا بووین، ئەڵان لە حزبی کۆمونیست کارگەری حکومەتیستین. بەرحاڵ عاقبەت بە قەول مثالێکی مەشهوری کوردیڵە خۆ ئاومان هەست نەکردوێتەوە. ئەمە تەئسیری بووە، ئەم تەئسیری هێزی چەپ و کۆمونیست لە بزوتنەوەی کرێکاری لە بزوتنەوەی جەماوریە بەڕاستی لە شعار نایبینی، لە ڕێکخراوبوو نایبینی، لە سازماندراوبوو نابینی. چی بکەین؟ ئێمە لەگەڵ ڕژیمێکی هەرە کۆنە پەرست ڕوبەڕووین، ئیجازەی ڕێکخراوبوون نادا، ئێجازەی دروستکردنی حتا سندیکایەک نادا، بە ئاسانی ناتوانانی کۆبوونەوەی گشتیە بکەیت. دەنا ئەمە بە زۆری خۆی نیشانەدا. من نمونەی دێنمەوە لەو کاریگەرانی هەفتەپە کە نزیک 100 ڕۆژ یەکێ لە ئەتسابەکانی خۆیان کرد کۆبوونەوە گشتەکان مەبنیان بوو، حتا هەیئەتی نوێنەرایەتی کۆبوونەوە گشتی خۆیان پێکێنان نێویان حتا شوورا لە زۆر جێ ئەو کارانە کراوە. من تەردیدم نییە بەنسبەت وەزی ئێستا 20% تر ئاڵوگۆڕ لە تەناسڵخوا پێک بێ مەجال بکرێتەوە بە سەدان کۆبوونەوەی گشتی و شوورا لە شوێنە کرێکاریەکان بەوجود دێ. دەنەچە منزوڵم ئەم زمینە بۆ هێزی چەپ و سۆسیالیستەیە. ئێمەش بە پێی توانە هاوڕە محەممەد بیناڵێ چیەکەن بە پێی توانە تێکۆشین باحاڵ بۆ پەیوەندی گرتن، بۆ تاسیردانان، بۆ ڕێکخراوگرتن، بۆ برنە پێشەوەی ئەو شتەی وە هەژیری نینایڵێ شعاری دروست و ڕادیکال لە نێو بزوتنەوەی کرێکاری و لە نێو بزوتەوەی جەماوەری و هەمیشە ئەوەوە بیدینەوە بڵین چینی کرێکاری ئێران ئێوە ڕۆڵی ڕاهبەری ئەم بزوتنەوە جەماوەریێژ بگرن بەدەستەوە. و ئاخرین جوابی ژەگە بڵێم هاوڕە ڕەزا کەمانگەر باسی نەخشی سەڵتەنەت تەڵەبانی کرد، شاید ئەو کەمێک درەنگ هاتە نێو بەرنامەکەیمەوە ئێمە لە ئەوڵۆ باسمان کرد. جارێ بەڵێ ئەم قەتڵ ئامەی جمهوری ئیسلامی کردووە لە بیرمان نەچێ ئەوەڵ و ئاخر جمهوری ئیسلامی لێ مەسوولە، ئەوەڵ و ئاخر خامنەی لێ مەسوولە، هیچ بەهانەیەک لێ قبول نییە. ئەوە ئەم نیرو وای کردووە، ئەم هێز وای کردووە، ڕەزا پالەوی وای کردووە یا کۆمونیست وای کردووە. ئەمانە ناخوات لەبەر چاو و لە پێش چاو کۆمەڵانی خەڵک و بۆ ئایندە ئەمە پەروەندەی ڕەشی جمهوری ئیسلامیە. بەڵام لە عینە حاڵە ئەو قسەی هاوڕە ڕەزا دروستە و ئێمەش ئیشارەمان پێکرد دەخاڵەتی کۆنەپەرستانە نامەسئولانەی ڕەوتی سەڵتەنەت لە ئەترازاتی ئەم جارەدا کە بە تایبەت بە ئاشکرا ئەیوت پشتم بە ئیسرائیل و پشتم بە ترامپ بەستووە و بانگەوازەکانی نەوعی ترامپ و ئیسرائیل و ئەوانە حتا ئیسرائیل ئەیزانی نخۆز وەزیرەکەشی وەزیرەکانیشی ئەگەر قسەی زیاتر بکەن بەزەرە بێ وتوی هیچ دەخاڵەتێ مەکەن لەو بابەتەوە. ئەمە بەهانەی دا بەدەست جمهوری ئیسلامیەوە بۆ سەرکوتێکی بێبەزەویانەتر بەنێوەوە ئەمە ئەواملی ئیسرائیل و ئەو غیرەزەوە ئەوە واقعیەتە کە ناشارێتەوە. حتا ئەم فەزای پرۆپاگەندەی بە نەفعی پەهلەوی و سەڵتەنەت دروستکرا خودی دەوڵەتی ئیسرائیل لە چەند مانگ لەوە پێشەوەکاری بۆ کردووە. مێدیای دەستە ڕاستی وەک ئیران ئەنتەرنەشناڵ وەک منوتۆ حتا بە دەرەجەیە وەک BBC زۆر کۆمەکیان کردبەوەی ئەم فەزایە دروست بێ و جەریانی ڕاستی سەڵتەنەت تەڵەبی تیاب معرفی بکرێ و ئەلبەتە کۆڵێک بەرنامەهای فەیکیشیان بووە، کۆڵێک جەعل سازیان کرد، کۆڵێک ئەترازات و تەزاوراتێکە دەنگیان لەسەردانە لە بیرمان نەچێتەوە. باوجودیەوە هەر لەم حرەکەتە جەماوەری ئێستادا لە هەم لە دانشگا هەم لە زۆرە لە حرەکەتە ئەترازیەکان اتفاقاً بە ڕۆشنی ئەوانەی لەسەر خیابان بوون ئەوەی تەزاوراتیان کردووە شعاری نەسەڵتەنەت نەڕاهبەری ئازادی و بەرابەریان داوە، مەرگ بەرستەمگەر چشا باشە چ ڕاهبەریان داوە، لە زۆر جێ تەفاوەتی خۆیانیان لەگەڵ سەڵتەنەت تەڵەبی و شاپەرستی نیشان داوە و لە ئایندەیە ئەوە زیاتر نیشانیدا. ئەم تەپوتۆزەی ئەم دەورە ئیران ئەنتەرنەشناڵ و
دەمو دەستگای تەبلیغاتی سەر بەڕاستەکان دەستی پێ کردووە تەواو ئەبێ ئەو وەختە نیشانە درێ هەر هێزە سیاسیە هەر بزوتنەوەی سیاسیە چ وەزنێکیە لە بیرمان بێ 3 ساڵ لەوە پێش خرۆشی جەماوەری 1401 دوای قەتڵی ژینە لە چاپ عادێکی سەراسەری ئێران و چۆن چەپگەرایانە بوو ڕادیکال بوو ئەو ڕادیکارزم و چەپگەراییە نەتەنیا نەچۆتە پێش لە جێگای خۆی ماوە پرۆپاگەندی ئەم دەورەی سەڵتەنە تەڵەبان نابێت گومڕاهی دروست بکە من هاوڕێ شەماڵ حدێکسەر دەتوانم 5 دقەی منیش پرسیارم زۆر ماوە بە 5 دقەش تەواو نابێ هاوڕێ ڕەحمان هەندێک لە پرسیاری بینەرانیش بەداخەوە فرسەت نەبوو کە ئینیکەین بەڵام ئەو ئازیزانە ئەزانن کە من پاش چارێکی تر منیش بەرنامەم هەیە لەمە زیاتر ناتوانین بەرنامێت درێژکەینەوە بەڵام ئەم دۆخە ئاوابێ ئەگەر واژ نەبێ ئەو پرسیارانەی کە ماوەمانە پێویستی بە بەرنامەی ترە پێکەوە بیکەین حاڵەت لێرەیە جارێ بڕیاری ئەوەش نەدەین دەوری تازەی بەرنامە هاوبەشەکانمان بڵاوکەینەوە ناوەڵام هەرحاڵ پێم وایە هەر چۆنێک بە هەفتەی داهاتوش بێت یا چەند ڕۆژی داهاتوە بێ پێویستمان بە بەرنامەی ترە سەبارەت بەم بابەتە دەستی هەموو ئەو ئازیزانە خۆش بێ و چاویان خۆشکە بینەری ئەم بەرنامانەی ئێمە بوون تا بەرحاڵ هاوڕێ ڕەحمان با دوا قسە بۆ تۆ بێ پێشەوەی بەرحەمنی سپاسی تۆ و سپاسی هەموو ئەو هاوڕە و دۆستانی کە هاتن کە من تیاندانا مناڵبەتە پێم خۆشە و قەورەش بدەینەوە بۆ ولاوە دەوری تازەی بەرنامەکانمان دەست پێکەینەوە بەڵام تەسمیم بە تۆیە کو بەڕێوەبەری بەرنامەکە و ئەساسەن زەحمەتەکەی لەسەر شانی تۆیە بەڵام لێستاوە بۆ هەفتەی ئایاندە بەسەر چاو من حاضرم بێم لەم بابەتانەوە قسە بکەین چونکە زانم مەسایلی زۆر تازەتر لە ئەوزاعی سیاسی ئێرانە دێتە پێش بێگومان بەڵێ ئازیزان لەسەر فەیسبوک یاخود هەروە لە یوتیوبەوە پاش چارەکیشتر خۆم بەرنامەیەکمە بێ سەبارەت بە سەرهەڵدانی فاشیزم و تەشەنەکردنی لە دنیایەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و قسەیەکی سەبارەت بە فاشیزم لە کوردستانە ئەکەم لێرە بنمەڕۆن کەمێشکە دێمەوە خزمەتتان زۆر سپاس دووبارە هاوڕێ ڕەحمان تا دیدارێکی تر ئازیزان تا دیدارێکی لەگەڵ هاوڕێ ڕەحمانە هەموو بینەرانی ئازیز بە شادی و کامرانی سپێنم لە هەر شوێنەکەن ڕۆژتان تا یاخود شەوتان خۆش شەوتان خۆش